شان پامێکی دڵسۆزانیان ئاراستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردو بۆی کە پابند بن بە ڕێنمای تەندروستیەکان و ڕێنمای ئەمنیەکان بۆی کە لە ماڵەکانیاندا بمێننەوە لە پێناو تەندروستی خۆیان و خێزانەکانیان و دەوروبەر و هاوڵاتیان ئەچینە لەناو کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئەچین لای هاوکارانمان بزانین ئەم پەیامیان لەسەر چی مەبنایە بووە و ئەیانەوەی بە هاوڵاتیان بڵێن. هەردوو هاوکارانمان کورد و عەلی لێپرساویەکەی پەیامنەران و هەڵگور جەلال لێپرساویەکەی وێبسایت لەگەڵمانن. ئەم کاتتان باش هاوکارانم ئەمەوێ پەیامی ئێوە بیستین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ شاوە سڵاو لە ئێوە بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک. پەیامی میدیاکارانی یەکێتی لە پەرۆشیەوەیە بۆ تەندروستێکی باش بۆ هەمومان نەگەرتەنا بۆ میدیاکاران بۆ پێی کە پەیامێرانی گەلی کوردستان و ڕاگەیاندنکارانی دیکە لە کەناڵەکانی دیکە هاوپیشەکانمان و هاوڕێکانمان بەردەوام ڕۆژانە لەگەڵ لایەنی پەیوەندیدار بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەوەی کە دەیڵێن پزیشکان کارمەندان و دەستگای ئیدارەکانی سلێمانی ئەوانەی ڕاستەوخۆ ئەرکی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانیان لەسەر شانەوە لە سەنگەری پێشەوەی بەرگری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لەگەڵیانین و ڕۆژانە زانیاریەکان وە خۆی دەگەێنینە هەموو لایەک دەگەێنینە کۆمەڵانی خەڵک. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەوەی کە بەدی دەکرێەوە ئامارەکان ئەگەر بە زمانی ئاماریش قسە بکەین بە شێوەیەکی مەترسیدار حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان بەداخەوە ڕۆ هەڵکشانە، ینی هەڵکشانەکە ئەومان پێ دەڵێ کە بارودۆخەکە بەرەو بارودۆخێکی مەترسیدار هەنگاو دەنێ و دۆخەکە ئێستا لە دۆخێکی پڕ مەترسیداردایە. پێشتر ئێمە گەر بە شێوەیەک لە شێوەکان پەیامی میدیایی بۆ ئاڕاستەیە گەشت بێتە کۆمەڵانی خەڵک بینەرانمان کە نەبینە هۆکارێک بۆ شڵەژانی لایانی دەرونی، بەڵکو هەمیشە هاوکار بووینە بۆی کە خۆمان بپارێزین و لە ماڵەکانی خۆمان مێنینەوە. بەڵام دۆخەکە گەیشتە ئەوەی کە ئیتر هەمووان پێویستە ترسمان هەبێ و پێویستە ترسێکمان لا دروست بێ، ئەمیش لە پێناو پاراستنی ژیانمان و پاراستنی ژیانی ئازیزانی دیکەمان. وەکەوەی کە تەندروستی سلێمانی دەڵێ لە ماڵەوە بە و کاتێک کە تۆ لە ماڵەوە دەبی ژیانی خۆت و کەسێکی تریش ڕزگار دەکەی و ژیانی کەسێکی تر دەپارێزی. بۆ واتای ئەو چەمکەی کە هاتە ناو هەموو خەڵکەوە، ینی هەموو چوونە دەرەوەیەکت ژیانی کەسێکی تر دەخەیتە مەترسیەوە. ئێمە گەر بە ئامار شاهۆ بە وردی قسە بکەین، هەفتەی یەکەم کە ڤایرۆس کۆرۆنا لای هەمان ڕوونە لە دەرەوەی وڵات ڕوویکردە هەرێمی کوردستان 9 حاڵەت لە هەرێمی کوردستان ئاشکرا کرا. دواتر لە هەفتەی دووەمە بە ئامار ئەم نوێیە بوو بە 19 حاڵەت، واتە 19 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لە هەفتەی سێم گەیشتە 54 حاڵەت. ئەگەر سەیری بکەین بە بەراورد بەم هەفتانە هەموو هەفتەیەک چەند بەرامبەر ئامارەکان پێمان دەڵێن توشبوون 3 بەرامبەر زیای کردووە، کەواتە بارودۆخەکە بە شێوەیەکی مەترسیدار ڕوو هەڵکشانە. ئەگەر چی لایەنە پەیوەندیدارەکان ڕێوشوێنەکانیان تۆڵتر کردووە، ئەوەی کە دەیبینین لە ئێستادا بربەستەکانی یاخود بربەستکردنی شەقام و شوێنە ئەو شارڕێیانەی کە سەرەکین لە شاری سلێمانی بربەست کراوە و بە شێوەیەک پێمان دەڵێن کە ئیتر کاتی ئەوە هاتووە هەمووان بینە سەرخەت بۆ ئەوەی بە شێوەیەکی جدیتر پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین، چکە کاتێک کە تەندروستی و پزیشکان ڕێنمایمان دەکەن دەڵێن لە ماڵەوە بین، کاتێک ئێمە خۆمان ژیانی خۆمان پارێزین لە پێناو تەندروستیەکی باشترە بۆ هەمومان. کەواتە کاتێواتوە هەمووان هاوکار بین. میدیاکارانی یەکێتیش لە پەرۆشی ژیانی ئازیزانمان داوا دەکەن، تکار دەکەن هەمووان هاوکار بن. تایبەتمەندی ئیشەکەی ئێمەوەیە کە بەداخەوە ناچارین بینە دەرەوە، بەڵام لەگەڵیشە هەمومان ئاگامان لە خۆمانەوە لە خەمی کەسێکی ترە ڕێنمایەکان جێبەجێ دەکەین. بۆیە وەکوتم بارودۆخەکە بارودۆخێکی سەخت و پڕ مەترسیە، چوونەتە قۆناغێکی مەترسیەوە. ئەوەی کە هەیە تکایە با پابەت بین لە پێناو
ژیانی خۆمان و ژیانی کەسوکار و ژیانی ئازیزانماندا. من دەچمە لای کاگەڵگوڵ بۆ بابا بەوردی ئامارە ژیانەکانمان پێ بڵێ کە ئێستا ئامارەکان ڕۆ هەڵکشان دەڕوا. کاگەڵگوڵ من و تۆ گفتوگۆیەک دەکەین ئەگەر بە زمانی ئامار پێم بڵێیت لە ئێستادا ئێوەکو ژووری هەواڵی گەلی کوردستان پێمان بڵێیت ئامارەکان و ئەو وڵاتە ئەوروپیانە ئێستاوەندەی تێبینی دەکەین ئامارەکە زۆر بە خێرایی تەشەنە دەسەنێ و بگرە هەندێک وڵاتیشی شەلل کردووە لە هاوشەی وڵاتی ئیتالیاوی کە دەبینین هەندێک زانیاری نوێمان بێتێ سەبارەت بە هاوڕێجان دەست خۆش من ئەمێ لە یەک قسەی تۆ جارە پێش ئەوە وەری بگرمەوە تۆ باسە لەوە کردکەوت تایبەتمەندی ئیشەکەی ئێمە بۆیە کە ناچارین بینە دەرەوە ڕەنگە ئەرکی میدیاکاران و ئەرکی ڕۆژنامە نووسانیش شتێکی کەمتر نییە لە چاو ئەرکی هێز ئەمریکان و کارمەندانی تەندروستیە لەبەر کە پەیامێکی مرۆڤایەتی بگەینیتە هاوڵاتیان. ئێمە لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان هەل لە سەرەتاکان و کارەکانی خۆنمان ڕێخستۆتەوەیش بە کەمکردنەوەی کاتەکانی دەوامکردن کەمکردنەوەی ژماری دەوام بە هەمان شێوەش هەل لە هاتنە ژوورەوە هەتاکو ڕۆشتن دەرەوە ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێکاری پاک و خاوێنکردنەوە و ڕێکاری تاقیمکردن و بەکارهێنانی بڵین دەرمان و هۆکارەکانی پاکشکردنەوە خۆپارێزن بەکارهێنراوە. بەداخەوە کا کوردۆ وەکو تۆ باست کرد هاوشێوەی هەرێمی کوردستان ینی لە عێراقیش و لە ناوچەکەش ئامارەکان بە بەردامی ڕوو لە هەڵکشانە. ئێمە لە ژووری هەواڵ بەگشتی بڵێن کەناڵی ئاسمانی گەلی کوردستان جگە لە بۆ بەدەستهێنانی ئامارە ناوخۆیەکان لە ڕێی سەرچاوی وەزارەتی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکان هەروها لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ وەرگرتنی ئاماری توشبووان لە سەرانسەری جیهاندا ئێمە پشت بەم داتایە بەسین کە داتایەکی باوەڕپێکراوە لەسەر ئاستی جیهانی. ئەم داتایە ڕۆژانە ئێمە هەم لە ژووری هەواڵ هەم بەشەکانی تری کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئەتیمادیانە سەری هەیە بۆیە پێم خۆشە هەم بەرچاوڕوونێک بۆ هاوڵاتیان و بۆ ئەوەی کە دەمانبینی ئیسێ ئاماژەی پێ بدەین بەگشتی تاوەکو ئێستا لە 188 وڵاتە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆتەوە ئەکرێ بڵێن تەنها 7 وڵات ماوە لەسەر ئاستی جیهان کە تووشی کۆرۆنا نەبوون واتە لە کۆی وڵاتانی جیهان 188 وڵات توش بوون تەنها 7 وڵات ماوەتەوە هەتاکو ئێستا توش نەبوون. ژمارەی گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا 313,541 کەسە ئەو کەسانی توشەکەیان پەڕاندووە. چارتێکی کە دەبینی لە تەنیشت ئەم ماپەوە کە لێرە ئاماژەی پێکراوە ریزبەندی ئەو وڵاتانەیە کە بە پێی ژماری توشبووان و ئاستی مەترسیەکان کەتیایەتی لێرە وەک دەبینین نەخشەی وڵاتان بە پێی کۆمەڵێک ڕنگ جیاکراونەتەوە کە لێرە ئاماژە بووی پێدا کە ژماری توشبوونیان لە 10 کەس بۆ لە 100 کەس بۆ 1000 کەس بۆ 10,000 کەس بۆ 50,000 کەسە. چارتەکەش لێرە بە پێی ریزبەندیەک دایناوە کە لە وڵاتی چین دواتری ئیتالیا ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ئەڵمانیا ئیسپانیا ئێران فەڕەنسا و کۆریای باشوورە. بۆیە کا کوردۆ من دەمەوێت جگە لەوەی کە ئامارەکان لەسەر ئاسی جیهان زۆر مەترسیدارە لەسەر ئاسی ناوخۆی ژوەک ئەمڕۆ پێم وابێ هەم داواکاری گشتی هەم قایمقامەتی سلێمانی هەم فەرمانگەی تەندروستی سلێمانی چەندجارە کۆژداری ئەوەیاندا کە پێویستە هاوڵاتیان ئیترەمە گەیشتە قۆناغی ڕەنگی سوور پیانی پێم وایەتی لەمە مەترسیدارتر نییە ئەوەی کە دەکرێت تکای ئێمە وەکو میدیاکاران هێزە ئەمنیەکان کارمەندانی تەندروستی هێزەکانی ئاسایشی ناوخۆ کارمەندان و پزیشکان و ئەوانی کە بەرپرسن لە پاراستنی تەندروستی هاوڵاتیان لە دەرەوە شەونخونیەکەن وازیان لە پشودان و ئیسراحەتی خۆیان هێناوە لە ماڵ و بناڵەکانیان دوور کەوتونەتەوە. ئێمەی میدیاکارانی کوردستانیش بە بەرپرسیارەتیەوە شانبەشانی هێزە ئەمنیەکان شانبەشانی کارمەندانی تەندروستی هاتوین دەمانەوێت بەرچاوڕوونی زیاتر بدەینە هاوڵاتیان بەرچاوڕوونی زیاتر بدەینە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەوەی کە داتاکان چۆنن گۆڕانکارەکان چۆن پێویستە ڕێنماییەکانی چۆن جێبەجێ بکەین. تکامان تکای خۆم دەخەمە پاڵ تکای کا کوردۆ تەواوی کارمەندانی ئیگەلی کوردستان و تەواوی میدیاکارانی کوردستان هاوڵاتیانی ئازیز دۆستان خۆشەویستان هەر کەسێک کە گوێتان لە دەنگمانە بە هەر هۆیەک لە هۆیەکان ئیسە دەمانبینن بە هەر هۆیەک لە هۆیەکان پەیوەندیەکتان لەگەڵ ئێمە هەیە تکامان وایە لە ماڵەکانتان بمێننەوە. ئەم پەیامی ئێمە درکردنە بەوەی کە داواکاری گشتی بە شێوەیەکی جدی هاتوتە سەرخەت فەرمانگەی تەندروستی سلێمانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان قایمقامەتی سلێمانی هەموو دامەزراوە تایبەتمەندەکان
ئەمڕۆ هۆشیاری جدیان داوە شەقامەکانی سلێمانی بربەست کراون ئازایەتی ناکەین کاتێک لە ماڵەکانی خۆمان دێنە دەرەوە و کۆمەڵک ڕستم بگرین و بڵین ئێمە لە دەرەوە بووین ئازایەتی ناکەین پێشەری ڕێنمایە تەندروستیەکان بکەین و خۆمان خاین ڕانەگرین ئازایەتی ناکەین بچینە قەرەباڵغیەوە ئازایەتی ناکەین بە پێ لە کۆڵانەکان ئابڕۆین گەنجانی ئێمە پێویستیان بەوەیە دواتر هەفتەیەکی کە دە ڕۆژی کە گوێ لە گۆرانی بگرن نەوەکوی گوێ لە تووتەتوتی ئامێرەکانی ژووری چاودێری ورد بگرن گەنجانی ئێمە پێویستە چەند مانگی داهاتوو سێری وێنەکانی ئەو وێنانە بکەنەوە کە چێژی تایە نەوەکو ئەو وێنانە ببیندێکە لە ژووری چاودێری ورد و خوانەکردە لە گۆڕستانەکان بڵاو بێتەوە تکا دەکەین دەپاڕینەوە مانەوەی ئێوە گرنگی مانەوەی ژیانی ئازیزانتان دەدا هەتاوەکو دوێنێ پێرێ باز لەوە دەکرا ئەگەر ئێمە لە ماڵەوە بین تەندروستیمان پارێزراو دەبێت بەڵام ئەو مەترسیە تێپەڕی ئەگەر ئەستا لە ماڵەوە بین ژیانمان دەپارێت بەڵێ هەڵگورت ئەگەرێک دووشت تاچیکەینەوە لەسەری ئەنی لە تازەترین ڕێنمایی و هۆشداری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ئەوەیە کە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتە شەقام و کۆڵانەکانی شاری سلێمان ینی کاتێک کە تۆ لە ماڵەوە دەبی ڕێنمایمان دەکەن بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە نەچێتە ماڵەکان خوا نەکردە کە ئیشەڵا ناشێت ینی تازەترین ڕوونکردنەوەیانەوەی کە شاری سلێمانی و دەوروبەریەوەی کە لە سەرزاری بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانیەوە ڕاگەنراوە شاری سلێمانی و دەوروبەری تووشی کارەسات دەبێت بۆ ئەوەی هەموو کەسێک توش نەبێت پێویستە خێزانەکان لە ماڵەکانیان بمێنەوە یعنی ئەمە هۆشداریەکە بە زمانێکی کورت و پوخت ینی چندێ ڕێکە بەڵێ زمانێکی کورت و پوختە بۆ هەموو لایەک هاوڵاتیانی ینی لیژنە هاوبەشەکانی قایم قامێتەوەی کە پەیوەندی بە قایم قامێتی شو ینی هۆشداری دەڵێن داوا لە هاوڵاتیان دەکەن دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە دکتۆر و کارمەندانی تەندروستی گۆشتفرۆش گەڕەکەکان تکایە دۆخەکە مەترسیدارە لە ماڵەکانتان بمێننەوە ینی پەیامەکە کورت و وازەها ینی کورت و پوخت داواکاری گشتی بە جددیتر هاتۆتە سەرخەت لایەنە ئەمنیەکان بۆکۆی کە باسمان کرد ینی بربەستکردنی شەقامەکانی شاری سلێمانی دەست پێ کرد بەداخەوە ئێستا گەورەترین گرفت پیادەڕەوە ینی هەندێک کەس دەبینین بە تایبەتی ڕێژەی گەنجانی خۆشمان گەنجین ئەنی داواکارین لەوەی کە گەنجان پابند بن بە ڕێنمایەکان و لە ماڵەکانەوە بمێنەوە هەڕێکخراوی تەندروستی جیهانیش دوێنێ هۆشدارێکی داوە لە سەبارەت بە توشبوونی گەنجان بە ڤایرۆزە بۆی کە هەندێک جار جۆرە سەرکێشیەک ئەگەر ڕووبە هیوادارین ئەمە گەنجان پابند کاکە من دڵنیام شاری سلێمانی چێکە لەو شارانی کە لە زۆر ڕۆ دەست پێشخەر بووە لە زۆر ڕێو شوێنی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەکێکە لە شارە پێشەنگەکان هەر لە کەرتی تەندروستی هەر لەلایەنە ئیدارەکانمان کە پارێزگای سلێمانی قایم قامێت دەستگای ئاسایشی سلێمانی و بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی لیوایەکی پاراستنی سلێمانی کە تا ئەم کاتە لە سەنگەری پێشەوەی بەرگرین وەکو هاوکارم وتی ڕۆژنامەنووسان و میدیاکارانی سلێمانیش هاوکار بوونە بۆی کە ئەم ڕێوشوێنانە وەکو خۆی جێبەجێ بکرێت و هاوڵاتیانیش بە شێوەیەک لە شێوەکان هۆشیارکەنەوە کە نەترسن بەڵام ئیتر کاتیەوە تۆ بترسین ترسان لە پێناو ژیانی ئێمە و ژیانی ئازیزانمان قسەکە ئەمە بێت ئەگەر ئێستا بترسی باشترە لەوەی هاوڕێجان لە دواتردا شتێکی لە دەست بچێ ترسەکەی ئێستامان من بترسم لەوەی کە بچمە دەرەوە بترسم لەوەی کە ئێمە ڕێکارەکان خۆ دەزانی ئێوە ڕۆژانە تیمی پەیامنێران ماندوو نەبن ینی زۆر ماندوو بوون و شەو ڕۆژیان بۆ نییە لە بەیانی هەتاوەکو و شەوگارێکی درەنگ لەسەر شەقامەکان بۆ ئەی زانیاری بجۆزنەوە ئەوان خۆیان دەخەنە بەردەم مەترسیەکە لە پێناوێکی لە پێناوی زانیارێکی دروست بگەینە هاوڵاتی تۆ هەست دەکەی لە کاتێکە بە نمونە هاوڵاتی کاتێک فەیسبوکەکەت دەکەیتەوە کەناڵەکانی ڕاگەیاندن زانیاری دروست پێ ئەدەن شاشی تەلەڤیزیۆنەکان دەکەیتەوە بە هەمان شێوە زانیاری دروست پێ دەدەن چی پێویست بۆ دەکات تۆ بۆ خۆت بیتە دەرەوە بە شەقامەکانە بگڕیت و فۆتۆی بگری وەڵام من هاتووم بزانم سلێمانی چۆنە بزانم نازانم چی ینی قسەی جددی قسەی کۆتایی هەمووی کە هەموو دامەزراوەکان قسەی لەسەر دەکەنەوە لە سەرانسەری کوردستانە ئەوەیە کە مانەوەمان لە ماڵەوە گرنتی ژیانمان دەداتێ من ئەگەر بێمە دەرۆژیانی دەکەوێتە مەترسیەوە وەکوتم هەفتەیەک پێش ئێستا دایمت ئەگەر بیتە دەرەوە تەندروستی دەکەوێتە مەترسیەوە بەڵام ئێستا وا نەماوە ینی کالە تەندروستی دەرچووە ئەگەر بێمە دەرەوە من ژیانم دەکەوێتە مەترسیەوە لەبەرەوە ینی مانەوە لە ماڵەوە وسازی یەکشیشت بۆ بجەرمەوە ڕەنگە زۆر کەسە بۆ پێشووتر و بەردەوام ئیجازەی کردی بێ کە بچێتە ماڵەوە ئێستا کە تۆ پێڵی لە ماڵەوە بۆ بخۆی دێتە دەرەوە نازانم بۆ ڕاستە من دەمەوێت شاهۆکە گەڵگورت ینی بەڕێوەبەراتی تەندروستی پەیامێکی تاکید کردوەوە خسوێتە ئەو لینکەی کە پەیوەندیمانە لەگەڵانانی ئەوەی کە هەیە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی
داوا لە دانیشتوانی پارێزگای سلێمانی دەکەن بێباک نەبن لە ڕاستپاردە و ئەو بڕیارانەی دەری دەکەن لە ڕێنمایەکان هاوڵاتیانی خۆشەویست باچی چوونە دەرەوە مەرگی خۆتەیان خۆشەویستەکانتە ئەمە ئەو دروشمێک کە چەند ڕۆژێکە تەندروستی سلێمانی تەکیدی لەسەرکاتوانی تەکی دەکاتەوە کە ئەم دەستەواژەیە بە جددی وەرگین وە داوا لە دانیشتوانی پارێزگای سلێمانیەکەن بڕوان نە وڵاتانی دەوروبەر و ئەنجامی بێباکییان چۆن دووچاری کارەسات بوون. کەواتە ئێمە لێرە پێشەوەی کۆتایی پێبێنین داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین نەک سلێمانی هەمومان با پێکەوە پابەند بین هەمومان پێکەوە ڕێنمایەکان جێبەجێ بکەین یەکەم کەس بین بۆی کە ڕێکارەکان جێبەجێ بکەین لە پێناو ژیانی خۆم ماڵ و مناڵم دەور و پشتم کەس ئازیزەکانمان تکایە با هەمومان کوردستانمان خۆش بوێ هەرێمی کوردستانمان لە هەموو شتێک لا گەورەتر بێ بەدەر لە هەموو جیاوازی چینایەتی شارچێتی هەمومان پێکەوە لە خەمی ژیانی ئازیزێکی ترمانابین و خەمی ژیانی خۆمان ئەوە دەڵێمەوە تایبەتمەندی پیشەی ڕۆژنامەوانی وایە بەڵام دڵنیا بن ئێمە پزیشکان کارمەندانی ئاسایش و ناوخۆش هەمیشە خەمی ژیانی کەسێکی ترمانە و ئێمەش حەزمان دەکرد پیشەکەمان ڕێ بێنە لە ماڵەوە بووینایە و وەکو ئێوە سەلامەت بووینایە بەڵام بۆ هیوای هەمووان سەلامەت بین و دڵنیاین ئەم ڤایرۆسەش زاڵە بین بەسەریا و کوردستان هەر سەرەکەوێ و ئێوەش هەر ئارام و لە خۆشیدا بن بە هیوای تەندروستی بۆ هەموو لایەک بە هیوای ئەوەی کە هەمومان پابەند بین